الفجر وفي بلد عربي كان مجرد مكتوب من أمي يتأخر في أروقة الدولة شهرين قمريين. تعالوا نتحاكم قدام الصحراء العربية كي تحكم فينا. أعترف الآن أمام الصحراء بأني مبتهل وبليغ وحزين كهزيمتكم. يا شرفاء المهزومين، يا حكام المهزومين، ويا شرفاء المهزومين، ويا جمهور المهزومة، ما أوسخنا 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 ونكابر. لا أستثني أحدا. هما الشعر شاعر عراقي مظفر نواب بو، مشهور ب يا أبناء القحبة. يا أبناء القحبة منزولي سران عربة، ولو اجيت ك ايوا قدستان برداغة بعنوان عروسة عروبتان، تا شو زناكاران شو برون سراغي بو زنا كردن، وإيوه خنجر بدس لبشت درقاكي ويسياغن كمبادا أو نالبكا آيا جنيك كتجاوزي بيئكن نالناكا. أي أبناء القحبة، أي أبناء القحبة. جي استبروين برامبر الصحراء اعتراف كين كإما وكو إيوه بستين فحاشين خنجينين. أي بشر فشكست خواردو كان، أي حاكمان شكست خواردو، أي تماشاگران شكست خواردو. چنه كسيفين، چنه كسيفين، چنه كسيفين، چنه كسيفين. هيج كسمان مستثنانية. أي أبناء القحبة. هذا الشعر مظفر نواب. شعر مظفر نواب عراقيك وعراقنيو فيلد ستيتو چوغ سناو أم جندو كسافته. البته أما الأقل إنسان قال عادي واجيان لحد دودان بزنو بيكا بيكو بازار الدولار كاس نيه. أما ردمان سري قرق بو، باوكي قرق بو، صاحبي قرق بو، وكو أمثال مظفر نواب، وكو أمثال أحمد درويش. كساني كخاون داري تيبكات لشتي بناو كلتور، لشتيك بناو الروح بشتي، لشتيك بناو كرديات، لشتيك بناو السرزمين ولات، لشتيك بناو الشكو شاسواري برزملي. وقتي قحط الرجال بو، وقتي بياق نمو مشتي كرتبالاي بشكر رعيتي تخمة والزير، مشتي تخمة حلا بلا ناديار ناقهن سر حلا توكينن، وتوأكن بقوم كرد ولم يجود درد أكن، وبراويز الدسلات أخن، وبراويز كلتورة أخن تا يك لدوايك أو ناوغله. كبناو برتوكو ميجوبو تويان رازان قوة بلكي بيتو وزعيتت بأقراقا أقر تشوار نفر بياقيتي هابو يام سرزمينه. خاوني أما بوايا بيجغن لو ورقي وفاسوليا كبيري نكرديتو دو دحفة بأيوي دسكرد دروس كرياغ الزول زابي وتايا. يا أبناء القحبة أما وزعيت إيمنه تيم منقل الرابردو. دونالد ترامب بارها تيتسر مسألة بناو دان أصلحة بأحزاب فاسدة منتسبة بكرد، بروكسية مزورة
چڵکاو خۆرە بێ شەرەفە بێ پرینسیپە دەسە نەهاتهای ئەمنیەتی جیهان وتەلویحەن کوژیانە ئێرانیەکان لە خیابانە ئەخاتە ملە ئەم بەچکە دزانە بەچکە دزوو تۆخمە ڕاعیەت و تۆخمە سوالکەر و بێ بەرودوا و بێ تەبار و تۆخمە قەرەج بەناو کورد و حیزب کوردی ئەڵبەتە کە ڕووکەشەکەی ئەگرن بەناو دزی ئەمە هەروە کەوتم چون کەسێک لەگرا گەورەی نییە چون کەسێک لەگرا ساحێ و وڵات نییە ناچێتە سەر مەسئلە ئەسڵیەکە ئەگەر ژیانە ئەم خەڵکە بە شێوەیە عادی مەعاش خواردن و قزەڵ قورت خواردنە تا ژیانە نگریسی بواتە بەرەوە و پیاگی گەورەت نییە کە لە زەرفە گەورەیە دەسەڵات مێز دنیا قسە بکە نافامێ ئەمە چ بێ ئابڕوویەکە نافامن با تۆزیەتان بۆ بم وا بگرین ئێوەی کەر ئێژن ئێمە قەومە کوردین و نەتەوەی کوردین وا بگرن جەهان ئێمە وا پێناسەکە خب ئێژێ ئێمە گەورەترین قەوم دنیاین یا ملەت دنیاین کە دەوڵەتمان نییە و ئێژێت ئێمە بەناوە کورد شەڕ ئەکەین کە دەوڵەت دابنین در نتیجه ئێمە شەڕکەرانە ئازادین شەڕکەران ئێوە خۆتان نایژن بزاف ڕزگاریە کورد بزاف هەرچی کورد پیسایی ئەکا و هەرچی جەهان پیسایی ئەکا بە ئەوەی وا بزافەکەتانە ئەی بزێنێت ئەزانی بۆ ئێوە شناسنامەیەکی مێژوویتان بۆ ئێمە دروست کرد لە ڕای گشتی جەهان قسەی دۆناڵد ترامپ بەسەر شانە ئێمە پاک ناوێتەوە دۆناڵد ترامپ ئێوە کە منتەسەبتانەکا بە ئێمە بەناوە کورد ئێژێ مشتێ بگرن هەر ئەگرن هێزم مزورە پرۆکسین یعنی شەڕکەرە ئازادی نیەن یعنی ئیمکانی هەست تۆ لە جێگەیەکە خۆت شەڕە ئازادی بکەی لە پڕێکا مەنافعەتەکە ئیدەیەکا بخوات ئەوان بن تۆ تیارکەن وەکو مجاهدینە ئەفغان بەی لە شەورەوی لەوی تۆ وەکو مجاهدینە ئەفغانستانە خۆشگەرەکە گەرەکتە دەسەڵاتە شەورەوی دەرکەی چەکە ئەمریکایی بەکارتێری بەڵام ئێوە نەک ئەوە نیەن ئێوە مزورە جاسوسە هەزار سەر جاسوسە ئێران جاسوسە تورکیە جاسوسە ئیسرائیل جاسوسە ئەمریکا ئێوە جاسوسە هەزار سەرن بۆ ئێوە وانە فقط بێدایک و باوک بێڕیشە و بێتەبار کوڕە قەحبە یا ئەولاد القەحبە واسە فقط وەفادارە وەپوو نۆکرت دەرماڵە ئەربابە ئەمە لە ئێمەی کورد مشتی بێ ئەعتبار مشتی بێ پرینسیپ مشتی بێ ئوسول مشتی وەحشی مشتی بێ تەمەدون بە دنیا پیشانەدات ئەدەرگای هەر کەسێ لەم دنیا بدەین ئاوا سێرمانەکە چون ئەمە قسەی دۆناڵد ترامپە کە لەسەر ئێمە ئەکرێت فڵتەفڵت و زوانە حیزتان نەکەن یا تەکلیفە ئەمەتە کە ترامپە ڕۆشنەکەنەوە وەختە خۆی لە ئەقلیمە کوردستانە بوون و پرۆکسیە ئەمریکا کوڕە حیز وا ساڵە 2003 هەڕاتان کردە بەردەمە کاورا وتتان پوڵەکەی نەفت لە بەرابەرە خۆراکمان پێ بە وەخت بوو لە یەکێتی قنە جەلا لە تاڵەبانی لەسەر دۆلار بدڕن کۆسرەت ڕەسوڵ و شاڵا و عەلی عەسکەری و ئەمساڵ و هەموو نەوشیروان مستەفا تا ملیۆن دۆلارە پەکچدەکانە پۆلبری مریان لێسەند هەروواکە لە کوردستانە سووریە پرۆکسیە سپاهە پاسداران حافز ئەسەد وەم زورە ئەمریکا بوون 8 ساڵە پێش پێتم وت بەچکە کوڕە خەر کاورای ئوروپایی سەیرە دەکا ئێژێ ئەمە بەخۆی ئێژێ ئانارشیست کۆمونالیست باوەڕەکەی فکرمانە کرد ئێمە ئەخوا ئیسە بوو گەس و هێزە 20 دۆلاریە ئێمە
بارهای بار وتم ئەم زوانە سەخیفە بە خۆتان و مشەخۆرتان و حیزە بەردەرکەتان و گەوادە پێشمەرگەتان تەرجمەی کەن و بە هەر زوانێ لەم دنیا خەڵک تفتان تێکا تەف لە وجود بۆگەنە بێپنسی بە بێشعور و وحشیتانەکە وا ئێوە تەمامە قسەکانە شەرەفخانە بەدلیسیتان ڕاستۆ کردەوە شەرەفخانە بەدلیسی ئێژێ ئێوە پەست بێشەرەف بێعەقڵ خەتتان خۆش نییە قسەکردن نازانن ناتوانن بڕۆنە دەربارە سەلاتین وەرێ تاخوا دڵی گەرەکوێ جنایەتکار پۆفیوز پیاکوش کینە لە دڵن ئەو مێژوەسە ئێوە پێژن شەرەفخانە بەدلیسی ئەیدەن و قەی خۆتانەوە فرحەزی پێەکەن حتا تەکلیفە ئەمە ڕۆشن نەکەنەوە ئێوە بوون بە هێزە پرۆکسیە ئامریکا ئێوە هێزە پرۆکسی سپای پاسداران هێز دروستکریاگە دەستە جمهوری ئیسلامی هەر ئەوەی کە ئەتان و دوکان داخین ئەمتانە فرۆشتووە بە ئامریکا کە ئێوە وەزنتان هەست و سپای پاسداران دوکانی بۆتان داخست وا ئێمڕۆ لە ئوردوگاگانتانە وەکو قەحبە هاتنە ئەم لاوە دانیشکن خەریکی گانگانۆکێن لە بێکاریە ئەوانە 700 دانە پەهباد و موشەکیان لێتاندا زاتتان نە و 2 نەفەر بەهەنێرن بڕوا 2 فیشەک بتەقێنە ئەی بۆ جاران 4 و 5 و دەدەتان هەناردن ئەعدامە گریان حتا تەکلیفە ئەمە مشەخص نەکەن چون ئەمە بوو بە لەکەیەکی نەنگی مێژووی بەناو چاومانەوە تەکان بخۆین ئیشی جوابە گشت کەسێک بینەوە کوژیانە مردمەکەی ناوە خیابانە تارانیش خریا ئەستۆی ئێمە بەناوە کورد و ئێوەیە ئەبنا لە قەحبە جواو ئەدەن و جواو نەدەن و خۆمان دانە بەدانەتان لەوانەی حکوومەتە هەرێمە کوردستان بە پارتیوە بە یەکێتیوە بە ئەحزاب ڕێز و دروشتیان و بە ئێوە جاکەشەکان سپای پاسدارانە لەکراو بە کووردا دانە بەدانتان سرانتان وەکو سەگ ئەتۆپێنین یا جواوە ترامپ ئەدەن و قرم و قاڵی ڕسانەیە خەنە ڕێ ئێوە خۆ عادەتتانە 5 میکرۆفۆنە خەنە بەردەمتانە حەپەکەن 5 میکرۆفۆنە خەنە بەردەمتان ڕسانەهای جەهانی تێرن و ئێژن پرۆکسی نیەن سابت یەکەن پرۆکسی نیەن ئەبنا لە قەحبە وەگەرنە خوێنە تەکتەکە ئێوەیە مادەر قەحبە حەڵاڵەوە ئەتان تۆپێنین منە پەیمانە حەیدەری ئەم شناسنامە لە کورد پاکەکەم و ئەگەر پیاگیتیانیە ئەگەر پیاگیتیانیە ئاخیزیان مەسئولیەت ئەم پیاگیتیە گرنە ئەستۆ ئەمە فقط دزینە ئەسلحە نییە بەچکە سەر سوال کرد تۆخمە حیزە هیچ وەخت تێر نەخوەر ئەمە دانشناسنامەیە تاریخیەکە هەروە شەرەفخانە بەدلیسی لە کتاوەکەیە ئێژێ پێغەمبەر ئیسلام دوعای کرد ئەم مردمە ناشیرینە کەریه المەنزەرە زشتە و دێ و سفەتە یەک نەگرێ و دوای دوعای پێغەمبەرە ئیسلام دەوڵەتە کوبرا هیچ وەخت دەسە کورد نەکەوت بێجگە 5 دەوڵەتە خوێڕێک ئیسە شەرحیانەکەم و ئەمە بوو بەو لە کەنەنگەی بەناوچاوە ئێمە تا ئێوە دەڵەحیزە تۆخمە قەرەجتان لە هێلکە سەر دەربێن و بێنە ئەگرا ئەم بەزمە واداتان چقاندگە ئێوە نەڕۆن قەرموقاڵێک بە زوانە ئینگلیسی نەکەن و حەملە بە دۆناڵد ترامپ نەکەن و جواوە ترامپ نەدەن و ئێوە جاکەشەکانە پەکەکەیە ئیستە ئاپۆیزم ئێوە جاکەشەکانە پارتی و یەکێتی ئێوە جاکەشە پۆفیوزە لە گەمار و دریاگەکانە پارتی و یەکێتی ئێوە جواوە ئەمە نەدەن و خوێنە تەکتەکە ئەعزایە سەرکردایەتیە گەوادە بێشەرەفتان حەڵاڵ مباح و هەر کوردێکی بە شەرەف لە هەرکوێ ئەم دنیا بتانگرێ شوکو سەد بتان تۆپێنێ کوڕە قەحبە تۆ حەق نییە بەناوە ئێمە بڕۆی معامڵە لەگەڵ دنیا بکەی تۆ حەق نییە بەناوە ئێمە کوڕە قەحبە دروستیان کردگە بەناوە ئێمە هەرچی کەسافەتە بیدەی بە وەحدەی ئێمە ئەوە ئەم مردمە زیندوو و پیاجیتیانە ماگە ئێوە واکەن من ئەم حکومە مێژوویەم بەسەرە ئێوە داگە جا کوڕن بە زوانە ئینگلیسی تەکزیبیە و قەرموقاڵ نەخەنە ڕێ قەرموقاڵ کە ترامپ جواو باتەوە ئەگەر نەتان خستە ڕێ ئەمە بەسەرتان و ئەمێنێ وعد بێ مابم نەمابم زۆڕیەتتان لەبین بووەم لەسەر ئەمیانە شوخی ناکرێت
پێتان منەوت مەجبورێن تۆخمە حیزە بەچکە سوال کەرینە تۆخمە دەهاتی هاڕیاگ گایریاگ نەموتەکان مەخۆن نەموت بۆ $1,000,000 و $100,000,000 بەچکە حیزە تۆخمە بەراز دەی تۆ $1 ملیار بوێت بۆ توی بەراز چه فەرقێگەکە چه استفادەیەکی لێەکەی وا ئەوە بارە پەنجمە خەریکە ئێژێت مشتی پرۆکسی ئێژێ فەقەڵ بەڵاون بخوێن من ئەمزانی ئەیدزن پارلەمان ئەیوت ئەمانە شەڕکەرە خاسێکن گیانە خۆیان شەڕەکەن وەختی پوڵ فراسێنن پوڵ فرە خەجاڵەت ناکێشن شەڕ فراکەن وەختی پوڵەسێنن تف لە گۆڕە تەکتەکتان وا تۆپیا بۆ $100 بۆ $100 تۆپیای کوڕ گەواد لەگرایشۆ حیزە و جاکەشیت بناوە کوردایەتی بە ئێمە فرۆشتەوە یا ئەبناء القەحبە ئێوە ئەبناء قەحبەن بۆ ئەم مەردمە پیاگی تیان نیە وا خەسیاگە ئێوە حەچی کارە ئەیکەن No weapons, they have no guns. We thought the Kurds were going to give us weapons, but the Kurds disappointed us. The Kurds take. They have a great reputation in Congress. Congress says, oh, they fight so hard. They fight hard when they get paid. So I'm very disappointed. Oh, they fight so hard when they get paid. No, بەڵێ شەڕەکەن وەختی پوڵیان پێدەی. And then the Kurds, but they were given. I said it wasn't going to work. By the way, I just have to say it. I disagreed with what they did. They gave it. I said they'll never get there. And I was right. I like to be right. In this case. من وتمان حيث خو كارنا كان حزكم كحق من ويتو من هميش حقم بيوجا. Bad, but we sent some guns with ammunition, and they were supposed to be delivered, but they kept it. I said they're going to keep it, but what? إما أصلحوا مهمات من هنارد قراروا بيها نيرن ناو إيران منو تموانا نجهداري أكن ونجهداري أنكرت لقرات دستورك أمريكا مهمة كشكياغها تو بوجي بهيزة بروكسي وبول شركي نبو آزادي شركي نشرفتس نأصولتس نبرنسيبتس بزانا أبناء القحبة أزانم إيو كرة مرو مالات كرة أبناء قحبة زيادة ستانو پاشای بریتانیا چۆ کۆنگرەسە ئەمریکا یەک مانگ پێش ئەبناء القەحبە بڕۆن بوێنن پاشای بریتانیا لەسەر ئوسوولەکانە بریتانیایی قسەکە دەوێ بۆیان ژێوە ئەمریکاتان دروست کردە لەسەر لیبرالیزم ئەو کارە ئێمە بوو مەگنا کارتا کارە ئێمە بوو لیبرالیزم کارە ئێمە بوو تەواوە شارە ئیبتیداییەکانتان ناوی پادشاهانی ئێمەس ئێمە بە ئێوەماندا ئێمە ئێوەمان گەورەکرد یعنی بەهاکان ئەرزشەکان تۆ باڕەبارکەرە گەڵدەڵپن خوێڕی مەجبوریە ناو مستراو تۆ چ بەهاو ئەرزشێکت هەست تۆ تەنها شتێ لەم دنیا بوود ئەمە بوو قەومێکی بێ دەوڵەتی شەڕەکەی دەوڵەت بگری زاهرەن واتان بێناسە کرد بوو ئیستا دەرکەوت ئێوە نە شەڕکەرە ئازادین نە شەڕکەرە عەداڵەتن نە شەڕکەرەتەکە ئیمپریالیزمن نە شەڕکەرەتەکە حیچێکن ئێوە شەڕکەرە دۆلارن حتا ئەگەر ناوتان ئانارشیست بێت هەرزانترین هێزە پیادەیە وەکرێگیراون سپای پاسداران وەکرێتانەگرێ دەوڵەتە عێراقی وەکرێتانەگرێ دەوڵەتە تورکیە وەکرێتانەگرێ ئێوە دەوڵەتە شا وەکرێتانەگرێ ئەمریکا وەکرێتانەگرێ ئیسرائیل وەکرێتانەگرێ مردمێک گەورەی جیانە بوو ئەمانە عیب و ئار نییە ئەمانە زرنگیە وەختێ مشتی خەسیا و بێشەرەف و بێدایک و باوک و هەشتیا بەسەرنەوە بوو عیب نییە خۆ عیب نییە بۆتان بۆ ئێوە عیب نییە وەرێ هەر باشەرەفی لەم سەرزەمینە هەڵسێت و قەراروی لەسەر مێزی دیپلۆماسیە جیهان دابنێت جیهان وای سەرێ دەکا بێ پرنسیپ بێ ئوسوول تۆخمە واشی بێ بەرودووە $100 وەفادارەوە دۆلار کە بێ ئەرباب نایکرێ و ئێوە کارە ئێوە بوو ئەوە کارە ئێوە بوو زۆڵە زاکانی بە کورد لەکێنراو جوابە ئەمە نەدەنەوە
من یەکی سوێن دەخۆم وەکو ئەو سوێندەی وا خەوارج خواردیان وخل فاسدیان کوشت سوێن دەخۆم تەک تەکتان بتۆپێنم واتان تۆپێنم هەر لەسەرم مەسەلە وەختی خەریک بووی دۆلارە حەپەن و شەکل بەچکە سوەر سوال کە لە تو لە حیز وەت ئەزانی کار تەواوە بە پارتی حیستان و خانەوادەی بارزانی گەواتان و بە خانەوادەی یەکێتی بە یەکێتیە گەواتان و ئەمە جواب ئەدەن و قاح بەباب بازی ناکەی ئەسڵحە دزیاگە ئەسڵحە نەدزیاگە ئێژێ ئێوە پڕۆکسین بە پوڵ کارەکەن بەعزی ماواقع پوڵەکەشی خۆن کار ناکەن جواوە ئەمە ئەدەنەوە چون گوێی ئێمەتان کڕکردە لە بزاف گەوادیە کورد گوێ ئێمەتان کڕکردە لە گۆڕە تەکتەکە تۆپێنراوەکانتان بم پڕۆکسیە دەستگاهایە ئەمنیەتی دنیا بەچکە جاسووسە $100 جواوە دۆناڵد ترامپ دەنەوە دۆناڵد ترامپ ڕئیس جمهورە سوپەر پاوەرە دنیاست قسەی دۆناڵد ترامپ وەکو سەنەدە تاریخی بەناو چاوانە کورد و ئەمێنێتەوە جواوی ئەدەنەوە گەوا باوک دەستە فاسۆلیا خواردون عقمی یەکتری هەڵەگرن جواوی ئەدەنەوە لە تەلەڤیزیۆنە حیزەکانە خۆتان نەها وە زوانە ئینگلیسی نیویۆرک تایمزی بۆ بانگەکەن BBC بۆ بانگەکەن وۆیس ئۆف ئەمریکای بۆ بانگەکەن جواوی ئەدەنەوە وەگەرنە گەوادە کوڕ گەواد ئەمەی کە من وتم ئەلکێت و تەکتەکە گەواتانەوە وەکو سەگ ئەتان تۆپێنم ئێمە ئەوەی تا ئیستە زایەتان کرد ئیشی بێری نیوە و داهاتوویەکی ڕوون بۆ خۆمان دروستکەین داهاتووی ڕوون لە گرا دەست پێەکە من ئەزانم ئێوە گەرەکتانە ئەو مردمە وەکو خۆتان حیز و جاسووس و خوێڕی و بێعەقڵێ ئەمە ئێعتبارە جیهانی لە نەزەرە مەجامەعە بەین المەلەلی و لە نەزەرە ئەفکارە عمومیە جیهانە قێزەونترین مەوجودە دنیای ئێمە هەر کە باشەرەفێ لە دنیا ئێمە بەعنوانە مشتێ تاڵانچی خوێڕی بێ پرنسیبە بێ ئوسولە بێ خودایە بێ دینە بێ ئارمانە وێنێت ئەزانم ئەمە لە ئێوە ناچەقێت ئەزانم تێتان ناچەقێ با نەچەقێ ئەوە من ئێتمامە حۆجەتم تەکتانا کرد دابزانین ئێوە ئەیوەنەوە یا ئێمە ئێوە پاکەکەینەوە دا بزانین ئێوە ئەمێنێنەوە یا ئێمە ئێوە پاکەکەینەوە هێزم مزورە پوڵخوەرە ئیستە پوڵخواردەگە بە دەستورە دەوڵەتە ئێرانی کارکردەک زاتتان نییە دەم بکەنەوە کوڕە حیز بەدەکتان سەسەرەوەی وڵای ئێمە نەمە دزیگە مەسئلە دزی نییە مەسئلە سەرێ مەسە خەریکە پێناسەتەکە تۆ بێ شەرەفتەری بێ ئەخلاقتەری بێ ئوسولتەری بێ پرینسیپتەری قەومە دنیای نەتۆ بۆ ئازادی شەڕەکەی نەبۆ عەداڵەت شەڕەکەی نەبۆ هیچ ئەرزش و بەهایە شەڕەکەی نەبۆ سەرزەمین شەڕەکەی نەبۆ پاتریۆتیک بوون شەڕەکەی تۆ بۆ هیچ تۆ بۆ دولار شەڕەکەی کوڕە قاحبە وەکو مزەفەر نەواب وتی پێتان یا ئەبناء القاحبە ئەم بازیە جارێ ئەو گەوادانی پەکەکە و کۆنگرەی نەتەوەییە قاحبەکانە قەندیل گەوادەکانە پەکەکە گەوادە پڕۆکسیە ئانارشیستە سەربازە پیادەیە $100 دەوڵەتە ئەمریکا وا خۆی هەرە وەختە هەڵگەڕیاوە وتی ئێمانە پڕۆکسیە ئێمە بوون پوڵمان پێیاندا کارتەواو بوو هیچ تەڵەبێکمان هیچ تەڵەبێکیان لە ئێمە نییە و ئێمە لە جەریاناتە ئەخیرە دەوڵەتە ئێرانی شادیمانەوە چیتان کرد و لەگەڵ کیا بوون و بەرەو کوێچن با بزانن وەکو سەگ ئێشێ تەکتەکتان بتۆپێت وەکو سەگ وا ئێوە لەم سەر و بەندە لەناو هەرچی تەبادولاتە ئەمنیەتیا بوون گەشتتان بوون وە کارنامەتان تەواو بووگە ئەکسپایر بوون ئەم گەرا دۆناڵد ترامپ داینیاگە دوو حاڵەتیشی هەست بۆتان یا بە تۆرە مطلق ئێوەی بەچکە حیز کوردتان لە معادڵاتە خاوەرمیانە حەزف کرد تەواو بوو
يا أمدح فقر في الشاري بو بيد وقرار ويشتي أوديو بكا والشق وفي شكة كاتا أوديو دانا تنوكو الصقتو بينيت بلام أم لكنن قبل دامن كردو باك أكنو باكي أكنو دلد زبتش كحيزة قل سوزاكية فاسد جن قحبة حواستان بيو باكي أكنو دولار أمريكاي تنقلت بنا وأمرد مبوغنسو هيزم مزور كاسبي تندوزي قصو تخم الرأية لادي وقمو كرياغو بيدايكو باوك من أزانم إيوه حالي تانية ما بابو تاريخ بمينيتو من أزانم إيوه مشتي حرام زاي بيدايكو باوكن حجي تتناچقي قوا باوكي وكو إيوه بينزيرة لتاريخها بينزيرة لقواد باوكيا بينزيرة كرة قحبة أم صفة نايلي تسر كرتها نايلي تسر كرت شون إيما الصحة أهم مجمعي كي بينو من اللي برين واصل مالكا كترامبوت وإيما أم تاوانا نادين بخاطر الرختخا وحيزتو كقرم بويت أم تاوانا نادين أم تاوانا بخوتو مخانو هذا دقير مؤمن يا بقدرة تواو جواو دونالد ترامب دنو إعلام براءتك كبروكسية كسنية بروكسية كسنية بالشفافية قسأكن يا تمام السرانة قوادة وكو سقطو بينم لأمره ببعد خلتان مباحة هركو دين هركو دستا دسي بيتانا قابتان تو بينيت وردو درستا أوي ناوي حزبي منتسب بكرده وردو درستان جواوي أدنو ناكن أصلحات زي إيوه قشتتان دزن دزيش لناوتان أخراوة لا إيوه دستر جاكشتر بوفيوستر حرخوتانن دي صبرون حالتان بو مزفر نواب بو بسرانة عربي وتوان إيوه خيلي بياكتور صدام حسين لاية موية لقيد بيزي وبتمام تاريخ إيوه وأجداد إيوه أرزيا حلقة الرياضة صدام حسين وتي يا أبناء القحبة أنت أقل شوارنا في الاتيا وياوا حوصاتاني كده لقاوة قمتاني كده واتانا ناكد بچ كعيزنا قمارو تاندا قال لو إقليم فاسد قمارو درياغي كردستانه بوغنسو كانغاي جاسوسي دنيا بناو كردو خليكن سكي بيشرفي زربكن ها دستان داقس دس يكتري متبچ كحيزو تخم الدهاتي تخم الجاشوسو دايك سوزانيو جن سوزانيو آوا دستان داقس دس يكتري خليكن بناو إيم الزرب سكي بيشرفي كان جواو ترامب دنو أي دنو ولجواو تان بيري جرمو أما سند تاريخية من أول يوم لكلوسو جبتانكو جماعة من ببرد دوربين بيسانا جرمو عم قصانا ببرد دوربين كم جواو دونالد ترامب دنو تخمة حيزة بروكسي تخمة حيزة مزور جواوي دنوها جواوي ندنو ببرد دوربين أتان كم بعبرة تاريخ استنادا على أمدي بيته جاء وني ونمروا مالات ومانغا وتخمة حيز حتى تلاك لكناي قنتانو تينك لدمتانو بيته درو إحساسي ناكمو نايفامن بيتانا فامينم